هەنار جگەل لەوەی کە ژنان پێگە ڕۆڵی خۆیان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە پارچەکانی تری کوردستانە و ئەوان بە بەردەوامی هاوشانی پیاوان ئەم ڕۆڵە دەجێڕن لەگەڵەوەشا کۆمەڵێک ژن هەن ژنان و کچان لە تاراوگە لە دەرەوەی وڵات لەوێ ڕۆڵیان هەیە چ لە ئەوەی کە ڕۆڵیان هەبێ لەگەڵ پیاوانە کارەکەن لەگەڵ ئەوەی کە ژنان لەوێش پێگە و شوێنی تایبەتی خۆیان هەیە ینی لە پەرلەمانە لە دەسەڵاتە لەوێ یعنی جێدەست و قسەی خۆیان هەیە لە وڵاتانە ئەمەش جێگەی خۆشحاڵیە کە ساڵ بە ساڵ ئەم پێگەیە زیاترە بێ ئێمە ئەمڕۆ لەم تەوەرەی بەرنمەکە لەگەڵ یەکێک لەو ژنانە لەو ژنە چالاکانە گفتوگۆ دەکەین کە ئەویش خات و تارە توانایە کە ئەندامی پەرلەمانە لە وڵاتی سوید و هەروەها لە وڵاتەوە پێگە و ڕۆڵی خۆی هەبووە ساڵانێکی زۆرە لەو بوارەدا کارەکە لە بواری سیاسیە کارەکە خات و تارا بەیانیت باش و سڵاوت لێبێ ڕۆژی 8 مارس لە تۆش پیرۆز بێ لە سەررجەم ژنانی کوردستان و ژنانی جیهانیش پیرۆز بێەوە هەر لە ئەو ژنانش کە وەکو بەڕێستان لە تاراوگەن سەررجەم ژنان کە لەوێن و کار دەکەن و پێگە و ڕۆڵی خۆیان هەیە ئەمێ سەرەتا بزانم تاراتوانە چۆن توانی وەکو ژنێکی کورد لە نێو کای سیاسی لە وڵاتی سویدا جێدەستی خۆی بکاتەوە. زۆر سپاس کاکرانچ ویستم یەکشت ڕاستکەمەوە ئەندامی پەرلەمانیم ئەندامی ئەنجومەنی هەرێمی بەڵێ بەڵێ سۆسیال دموکراتەکانم لە ستۆکۆڵم وەکی یەکێتی ژنانی سۆسیال دموکراتم لە ستۆکۆڵم. دەست خۆش. سپاس. بێگومان کار چالاکی بنەگەڕێتەوە بۆ ساڵانێکی زۆر کۆن لە کاتی لاوێتیمەوە هەر لەگەڵ ڕێکخراوی سۆسیال دموکراتەکان کارم کردووە و ئێستش لەگەڵ ڕێکخراوی یەکێتی ژنانی ناو سۆسیال دموکرات لە چالاکم و کوتر دەرەوتی ژنانی یەکێتی سۆسیال دموکراتم بێگومان هەموو کات ئەتوانم بڵێم ژنان ڕێگەم پێیراوە بەتایبەتی ژنانی تاراوگە ئەتوانن کە بێنە پێشەوە پێگەی خۆیان هەبێ بتوانن بەشداری سیاسی بکەن بەڵام بەداخەوە بە شێوشی گشتی ڕێژەیەکی زۆر کەم لە ژنان بەشداریەکەن بەتایبەتی ژنانی ئەجنەبی لە تاراوگە. بەڵێ خات و تارا کارکردن لە کۆمەلگەیەکی ڕۆژاوای جیاوازی چییە لەگەڵ کۆمەڵگەکانی تر؟ بەڵێ پرسیارەکە تۆزێ با بڵێن زۆر گشتیە چونکە بتوێنێتەوە ڕۆژاوا زۆر گەورەیە پێکاتۆ لە چەنەها وڵات ناتوانرێت بڵێ بتوانی بڵێ باش ئەگەر بڵین لەگەڵ هەرێمی کوردستانە جیاوازیەکەی چییە؟ من دەتوانم وەڵامی وڵاتی سوید بۆ نمونای خۆت وڵاتەکان بەمەوە کەمە شارەزاییم هەیە بێگومان جیاوازی زۆرە جیاوازەکەش بریتە لەوەی کە تاکە کەس لە ئەوروپا لە ئەوروپای ڕۆژاوە لە وڵاتە سکەندەناڤیەکان بەتایبەتی مافەکانیان پارێزراوە لە ڕووی یاساوە واتە تاکە کەس وەکو خۆی لە ڕووی یاساوە لە هەموو ڕوانگەیەکەوە لە هەموو بوارێکەوە مافەکانی زۆر پارێزراوە و ڕێزی لێگیرە لەبەر ئەوە مرۆڤ ئەگەر کەم ئەندان بێت ژن بێت یاخود لەسەر چ دیانەتێک بێ لە چ ڕێگەزێک بێت لە ڕووی یاساوە هیچ جیاوازیەک ناکرێت وەکو یەک سەیرەکرێت ئەمە جیاوازیەکی زۆرە کە بەتایبەتی کەگەر بێت و بەراوردی بکەیت لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لە کوردستانیشە بێت تاکە کەس ئەو مافەی نەپارێزراوە بەو شێوەیەک لە ڕووی یاساوە و هەروەها تاکەکانی سەروەری تاکە کەس وەکو کەرامەتیان زۆر پارێزراوە لە چاو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لە کوردستانە ئەو جیاوازێکی زۆر گەورەیە لە ڕووی سیاسیشەوە بێگومان ئەبینین کە تاکە کەس خۆی سیاسەت هەڵ ئەبژێرێت وە سیاست شتێکە کە مرۆڤ کە پێی خۆشە کە کاری تیا بکاتەوە بیرە گۆڕانکاری بکات بەڵام بەداخەوە لە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر سیاست بریتە لەوەی کە یعنی تۆ هەڵبژێرێت سیاسەتەکە نەک بە پێچەوانەوە بێت و زۆر کاتیش مرۆڤ نازانێت بۆچی سیاسەتەکە زیاتر وەکو سەرمایه‌دارێکی لێت کێتە ناو سیاسەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئەبینین کە زۆربەی مەسەلەن سیاسیەکانمان سەرمایه‌داری گەورن نەک سیاسی بن نایانەوێت گۆڕانکاری بکەن ئەوە توانم جیاوازێکی زۆر گەورەیە لە بینی وەکوتم
وڵاتە سکەندیناڤیەکان ئەوروپای ڕۆژاوە و هەروەها ئەو شارەزایانەی کە هەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. باشە خات و تارە ئێمە بێگومان لە وڵاتانی خۆمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی ئەو کەیسانە ئەبینین کە کەیسی تونند و تیژین بەرامبەر بە ژنان و لەوانەیە ماوە بەماوە ئەم کەیسانە لێرە سەر هەڵبدا. لە سوید ئەو کەیسانەی کە تایبەتە بە تونند و تیژی بەرامبەر بە ژنان نییە، چونکە ئەمە پرسیارێکە خەڵک لەوانێ بیکە و هەندێک جاریش گوێبیستی ئەوە ببێت کە لە وڵاتێکی یعنی پێشکەوتی وەکو وڵاتانی ئەوروپا و وڵاتی سویدیش گوێبیستی ئەوە بێت کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان کراوە. لەوێش ئەم شتە هەیە؟ بێگومان تونند و تیژی بەرامبەر بە ژنان سنووری نییە، واتە پەیوەندی بەوە نییە کە سەر بە چ نەتەوەیەک بێت، سەر بە چ کلتورێک بێت، تەمەنە چەند ساڵ بێت، یاخود زۆر کەس پێی وایە کە تونند و تیژی بەرامبەر بە ژن نەکرێت زیاتر بەرەوڕووی ئەو ژنانە بێتەوە کە خوێندەواریان کەمە یاخود موچەیان کەمە یاخود چینی کرێکارن. نا ئەو توێژێرەوانەی ئەو ریپۆڵینانەی کە کراوە لەسەری ئەوەی باس لەسەر ئەوەکە هیچ سنوورێک نییە. توانێت کەسێکە پرۆفسۆر بێت یاخود سوزانم ئەندامی پەرلەمان بێت، سیاسی بێت، پێگی زۆری هەبێت تونند و تیژی بەرامبەرەکرێتەوە. پرسیارەکەی جەنابەت کە تونند و تیژی لە ئەوروپاشەیە بێگومان هەیە، تاکو لەگەڵەوەی کە وڵاتی سوید زۆر کات لە هەموو یەکێکی ئەوروپایە مەبەسمەیە لە پەرلەمانە باز لەوە کرێت کە زۆر ئێمە هاتوونێتە پێشەوە لە ڕووی یەکسانیەوە، بەڵام هەتاوەکو ئێستا ئێمە بینین کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان هەیە لە وڵاتی سویدە. بەڵام ئەمەشەوە ناگەیەنێت کە کاری بۆ نەکرێت ڕێژەکەیشی ئەتوانم بڵم ئەگەر دە کەسیش لە ساڵێکات بکوژرێت بە بۆنی تونند و تیژی کە بەرامبەر پێ ئەوکانیان بەرامبەر ژنەکانێکن ڕێژەیەکی هەر زۆرە لەبەر ئەوەی یاسا هەیە و یاساکانش پەیڕەوە کرێت، بەڵام لەگەڵ ئەوشا ڕێژەیەکی زۆر بەداخەوە هەیە کە ژنان تاکو ئێستا زۆر شەرمەزارێکی زۆر هەڵەگرن، ینی پێیان شەرمە کە باس لەسەر ئەو بکەن تونند و تیژیان بەرامبەر کراوە. زۆرجار پێیان وایە ژنان کە خەتاکە لە خۆیانە، ئەگەر خۆی بێت دەنگ وایە زۆر قسەی نەکردایە خود بە وشەیەکی کوردی هەیە کاڵێ ئەگەر زۆر ئەوەندە لەگەڵی دەم درێژ نەبێت لەگەڵ لێر دەکەی بێگومان تونند و تیژی بەرامبەر ناکرێت. هەڵبەتە ئەمانە هەمووی ئەبێتە هۆکاری ئەوەی کە ژنەکە زۆر کات بێدەنگە بێت، بێدەنگێکە هەڵە بژێرێ زۆری ئەوێت هەتاوەکو بگاتە ئەوەی کە داوای یارمەتی بکات لە شەڵتەرەکانی بۆ نمونە ژنان کە هاریکاریانکەن یاخود راپۆرتی پۆلیسی لابرێت. لەبەرەوە بەداخۆ ڕێژەیەکی زۆر هەیە هەتاوەکو ئێستا کە تونند و تیژی بەرامبەر لە بەگشتی لە ئەوروپا. بەڵێ خات و تارە لەسەر چ بنەمایەک لە وڵاتی سوید لە بەرەوەی تۆ خۆت ئەزممویە وڵاتت کردووە هەوڵەکان بۆ دەستەبەرکردنی مافی ژنانە درێت لەس ئەو بنەمایانە چین کە لە ڕێگەیەوە توانن مافی ژن دەستەبەر بکرێت لەوێ؟ بەڵێ من وەکو کەسێکی سوسیال دموکرات یاخود سیاسەتی ئێمە بریتە لەوەی لەسەر بنەمای بێگومان یەکسانی کە بتوانێت کارەکرێت لەسەر ئەو بنەمایانە کارەکەین. واتە کەمکردنەوەی چینایەتی بۆ نمونە لە بینی تاکە کەسە ئەوە زۆر گرنگە لە کۆمەڵگایە هەڵبەتە ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە هەتاوەکو یەکسانی هەبێت ئەتوانرێت زیاتر گۆڕانکاری بکرێت لە مافەکانی ژنیشە. نمونەیەکە ئەگەر تۆ ئێستا سەیری بکەیت لە بازاڕی کارکردنە ئەگەر بێت و زۆر کار هەیە ژن نیکات بۆ نمونە کاری پۆلیسی هەتاوەکو ئێستا لە وڵاتی سوید بەڵام بە شێوەیەکی گشتیش لە ئەوروپا بە کارێکی پیاوە ئەبێت بێت، بەڵام بۆ ژن سیرەکەین کە ژنیش بەشداری کردووە توانیوێتی بەشداری بکات وەکو پۆلیس کار بکات و هیچ کەمیکی نییە بۆ نمونە، یاخود مامۆستا بۆ نمونە مامۆستای بەڵێ ساوایان باخچەی چاوایان زۆربەی کات ژنانە ئیشەکەن یاخود سیستەرەکان ژن. ئەمانە نمونە بۆ ئەوەی کە هەتاوەکو مەبەسم ئەوەیە دەکە یەکسانی هەبێت کە وەکو یەک ژن و پیاو بێنە پێشەوە وەکو یەک کار بکەنەوە جیاوازی ڕێگەزی نەمێنێت لەسەر ئەو بنەمایانە کار بکرێت بێگومان زیاتر کێشەکانی ژن هەمیەتە پێشەوە هەبێت دوایێت و زیاتر کار بکرێت بۆ ئەو نەحقیانی کە هەیە لە کۆمەڵگایە و لە بینی تاکە کەسە. باشە خات و تارە ئەوەی کە ئێمە بەدیەکەین بە تایبەتی لەم ساڵانەی دواییە ئەبینین ڕێژەی ئێوە وەکو ژنانی کورد لە تاراوگە
کە بەشداریتان لە پێگە سیاسەکان و پێگەکانی دەسەڵات لە وڵاتانی بە تایبەتی ئەوروپا زۆر بەرەو زیاتر ڕۆیشتووە زیاتر برەوی پێدراوە و ئێوەش زیاتر خۆتان ئەڕۆنە پێشەوە ئەم هەنگاوانی کە ئێوە ئەینێن بۆ ئەوی کە بگەنە ئەو پێگانە ئایا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە دەرگاکە لەبەردەم هەموو کەسێکا واڵایە بۆی کە بتوانێت بگاتەوە پێگە بە تایبەتی کەسێک کە خۆی بە ڕەگەز خەڵکی ئەو وڵاتە نەبێ یاخود چوو بێتە ئەوێ بژی. پرسیارێکی زۆر گونجاوە زۆر ڕاستیشەکە ژنانی کورد بە شێوەیەکی گشتی لە هەر چوارپارچەکەی کوردستانە بەڕاستی زۆر ڕۆڵی گەوریان هەیە لە بۆ نمونە لە وڵاتی سوید ئەوڕێ ئاگادار بم لە ئەڵمانیا لە نەرویج بە هەمان شت دانمارک بە هەمان شێوە ژنان ڕۆڵێکی گەوریان هەیە هاتوونەتە پێشەوە لە ناو کۆمەلگایە ئەوژە گەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە پێشتر ئاماژەم پێکرد کە مرۆڤ بە تایبەتی لە وڵاتی سویدا مافەکانی پارێزرا واتە من وەکو کوردێکە ڕوون کردوتە وڵاتی سوید لە سەرەتای نەوەرەکانە بە بۆرەی ئەوەی کە دایکم باوکم سیاسی بوون هیچ جیاوازێکی بن نەبوو من چوومەتە هەمان قوتابخانە کە مناڵی دەوڵەمەند مناڵی کرێکار هەموو چینی توێژێکی کۆمەلگای تیا بووە واتە هەر لەو کاتانەوە کە تۆ وەکو تەقە کەسێک مافەکانی پارێزرا بێت و ڕێزت لێ بگرن بەبێ ئەوەی کە حسابی ئەوە بکەن کە سەرت ڕەشەی یا سەر بە چ دیانەتێکی یا سەر بیر بۆچن و چۆنە هەموو وەکو یەک ڕێزی لێگرێ هەڵبەتە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ وەکو تاکە کەس لە کۆمەلگایە کە بێتە پێشەوە و بتوانێت کاریگەری خۆتت هەبێ بۆ نمونە من کە هاتوومەتە پێشەوە هیچ کاتێک من کەسێک نەبوو کە با بڵێن ئەزمونێکم هەبێ لە بەرەوەی کە کوردێکی تر لە پێشتر هەبوو بێ لە ناو سیاسەتە یاخود لە بازاری کارکردنا بە هەماشەوە یاخود لە زانکۆیە بەڵکو دەگاکان ئاواڵەیە ئەڵێ بەخێر بێت فەرمەوە چیت پێ توانی ئەزمونەکانت پیشانی بێت لەبەرەوە ئەو هۆکارێکی بەڕاستی سەرەکیە کە توانیوێتی کە ژنان زیاتر بێنە پێشەوە واتوانم بژڵم ژنانی باشوور بەڕاستی و بە ژنانی پارچەکانی تر هەمووی بە شێوەیەکی گشتی زۆر زۆریانە پێشەوە لە ڕێی سیاسەتە هەرچەنە زۆر نین بەڵام ڕێژێکی زۆرمان هەتاوکو ئێستا لە پەرلەمانە بۆ نمونە حیزبەکەی من نیتێک لەو حیزبانەی کە ڕێژێکی زۆرمان هەیە کە بە ڕەچەڵک کوردن یاخود عەرەبن یاخود نەتەوەکانی ترن بەڵام من هەمیشە گوێم لێ بێت لە سیاسیەکان یاخود لە ڕۆژنامە نووسەکانی وڵاتی سوید دەڵێت هۆکارەکەی چیە کە کورد بە تایبەتی ژینی کوردیش شتەکانی زۆر زۆریان پێشەوە لە سیاسەتە بەڵام پێم وایە ئەو بارودۆخەی کوردستان یاخود زۆربەی کەس ئەو کۆچبەرانی کە هاتوونەتە وڵاتی سویدەوە زۆربەی کەس باکگراوندەکان سیاسی بووە بێگومان کاریگەری ماڵەوەش زۆر ڕۆڵێکی هەیە بۆ ئەوەی کە چ ڕێگەیەک هەڵە بژێرێ لە پاشە ڕۆژە پێم وایە ئەو هۆکارانە هەیە کە بڵێن لە پشتی ئەوەن کە چۆن ژنانیانە پێشەوە باشە خات و تاراوەکەی باسیەکەیت وڵاتانی ڕۆژئاوا ئەگەر باسی سویدیش بکەین لەو چوارچەوەیە زیاتر کار لەسەر توانای ژنانەکەن جا ئیتر لە هەر نەتەوەیەک بن کورد بن هەر نەتەوەیەکی دیکە بن ئێوە وەکو ژنانی کورد لەوێ جەنابەت خۆت کە ئەنجامی ئەنجومەنی هەرێمی سۆسیال دیموکراسی لەوێ تا چەند توانی وتانە ڕۆڵتان هەبێلەوەی کە زیاتر ژنانی کورد ببەنە پێشەوە لەو بوارانەجا لە بواری بڕیاردانجا لە وڵاتانی ڕۆژئاوای خۆت تاراوگا هەنەرخان پرسیارێکی زۆر گرنگە زۆر بەڕاستی کێشەیەکی گەورەمان هەیە بە شێوەیەکی گشتی پێشتر ئاماژەم کرد بەوەی کە ژنانیەنە پێشەوە بەڵام بیرمانەتی ڕێژەکەی زۆر کەمە ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لە بۆ نمونە لە وڵاتی سویدا کە بە شێوەیەکی گشتی هەندەرە لە تاراوگا بناتە یعنی ئەو مافێکی هەیەە کە وەکو لە وڵاتێکی دیموکراتیە بتوانن دەنگی خۆیان بەکاردێنێتر بۆ چی حیزبێکەیە کێشەیەک نییە ئەوە نایەنم دەنگەکانی خۆیان بێنە پێشەوە هەڵبەتە لە 1962 ئەجنەبیەکان لەو ناوچانی کە ئەژین بەداخەوە دەنگە ئەمە بێت نەتەوێت کاریگەریکی زۆری هێواتە ئەو سیاسەتی بۆ نمونە هەچەنە من بەڕێ گێزیش کوردم یا هۆتا ئەجنەبیم لەناو سیاسەتەکە بێگومان پێویستە زیاتر من خۆم وەکو خۆم زۆر پێویستم بۆ هەیە کە زیاتر ژنان بێنە پێشەوە پیاوان بێنە پێشەوە بەڕاچەڵەکی ئەجنەبی بۆ ئەو پێشنیارانەیە ئەو گۆڕانکاریانەی کە من هێنمە پێشەوە بۆ نمونە بۆ ئەو زۆربەی پرسیارەکان ڕوبەڕووی
ئەجنەبیەکانە بنەوە لە تاڕەکە بتوانێت زیاتر ینی یارمەتی منیش بکەن بۆ نمونە بەڵام پێشەکە وایە کە زۆربەی زۆری ئەجنەبیەکان ینی سەرقاڵی کارکردنن بتوانێتەوە ژیان لە ئەوروپا سەختە پێویستە مرۆڤ کاری هەبێ ئەگەر کارت نەبێتەوە ڕۆژانە ناتوانێ یعنی ژیانی خۆت گوزەرانی خۆت بەڕێوەبەری بتەبەتی ئەگەر کەسێکیش مناڵی هەبێ ژیانەکە زۆر سەختترە ئەمە وای کردووە تۆ تاوانێکترە لە ڕۆژێکە هەر سەعات کار بکەیت بەڵام پێ ئەو ناکەویت کە سیاست بکەیت البته هەموو ژیانێکەوەیە کە تۆ بێ قوربانی بیت عزیێت بکێشی پێم وایە ڕێگەکان لەوانەیە زۆر جار سەختە من زۆر جار ئەو خوشکانەی کە ئەمەوێ بێنە ناو سیاسەتەوە ئەڵێت زەحمەتە من لە زمانەکە زۆر بەباشی تێنەگەم یان نەک زمانی سوودی بەڵکو زمانی سیاسی زەحمەتە من تێن ئەوە بەهابەتە ئەو ڕەخنەیەکە توانم بڵێم زۆر کات سیاسیەکان بە شێوەیەکی گشتی لەبەرەی چەپ بۆ ڕاست زۆر سەرکەوتوو نەبوون لەوە بتوانن کار ئاسانی بکەن بۆی ئەجنەبیەکان بێنە پێشەوە بە زمانەکانی خۆیان باس لە سیاسەتەکە باش وە هەڵبەتە بڕێگەگر بووە. بەڵێ تاراخان بە دواپرسیارم دوور لە سیاست بێ تاراخان و ئەوانەی کە ژنن لە تاراوگا ئەوانەی کە لەوێ ئەژین و لە وڵاتی سوی دەژین کۆبوونەوەتان هەیە پێکەوە ینی پێکەوە یەکتری ئەبینن ژنان لەوێ یاخود جۆرێک لە پەیوەندیتان دروست کردووە ژنانی کورد لە تاراوگە بۆی کە هەم گفتوگۆی بابەتەکانی خۆتان بکەن هەم ینی خۆشتان یەکتری ببینن کات ینی ماوە بە ماوە بە خۆشحالی و ڕێکخراو زۆر زۆر هەیە بەڵام وەکو ئەوەی کە بڵێن بە شێوەیەکی ڕێکخراوەیی کە بتوانین یەکتری ببین بەداخەوە نا من وەکو خۆم هەوڵادەم زۆربەی کات سەردانی ڕێکخراوە کوردیەکان بکەم چونکە لێرەش بتوێنێتەوە کوردستان پێکە پێک ئەتۆ لە چوار بەشەوە کوردەکانی باشوور بێت و ئەیانێ خۆبنەوە باخور بە هەماشەوە لەبەرەوە تۆزێک سەختە بڵێن لەژێر چەتێکە خۆ ببێتەوە هەمویان هەڵبەتەوە هیوای منە زۆر زۆر کە بتوانێت بەڵام زۆر تا کەم پێێت سەر مەسلەی ژنان بۆ نمونە کە کاتێ پرسی ژنانی یەزیدی بوو بۆ نمونە بەڕاستی ژنان بەتەبەتی کوردەکان توانیان هەموو پێکەوە خۆ پیشاندان بکەن ڕێپێوان بکەن کۆبوونەوە بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی چەترێک نییە کە خۆیان بەڵێ دەست خۆش بۆ خاتوو تاراتوانە کە ئەم ئەندامی ئەنجومەنی هەرێمیە لە پارتی سۆسیال دیموکراتەکان سپاس کاتەکەش زۆر زوو لای تۆ مان بوورە بەڵام بابەتەکە گرنگ بوو بۆی کە بەشداریمان لەگەڵا بکەیت ڕۆژێکی خۆش خواتان لەگەڵ سپاس